ئیمساڵ ئێمە لە 15 سێوە قەدەغەکردنمان ڕاگەیاند پارساڵ ئێمە قەدەغەکردنەکەمان درێژ کردەوە بۆ ماوەی چەند ڕۆژێ دیارە لەبەر بەرژەوەندی گشتی بوو لەبەر ئەوەی گەرادانان و سامانی ماسی بوو بەڵام لە ئیمساڵە ئێمە ئاگدار کراینەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ماسیەوە کە ئاسایی خۆی ئەڕوا واتە لە 15 سێ قەدەغەکردنمان ڕاگەیان بەڵام لە 15 6 ڕاوکردن ئاساییە بێتەوە واتە لە ڕۆژی جمعە لەسەر شەممە ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە بەڵام بە چ شێوێ ئاسایی بێتەوە بەپێی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان واتە ڕێنمایەکانش ئەوەیە کە ڕاوکردن بە ئەو شاشی تۆڕەکە نابێت لە 8 سانتیم کەمتر بێ و بە قولاب ئەم جۆرە ڕاوکردنە ئاساییە بەڵام من پێم خۆشە ئێوەی بەڕێز وە سەرجەم بینەران و بیستەرانش بزانن کە ڕاوکردنی ماسی لە هەموو کات و ساتەکانە بە تەزووی کارەبا و بە زەهر و بە تەقەمەنی واتە تێنتی قەدەغێ لەگەڵ ماشەیە ئێمە تەنیا لە ماوەی ئەم سێ مانگەیە کە قەدەغەکردنی ڕای ماسیمان ڕاگەاندووە ئەو کەسانی کە دەستگیر کراون لەسەر ڕاوکردنی ماسی دیارە 83 هاوڵاتی دەستگیر کراوە بەڵام پارساڵ 109 هاوڵاتی دەستگیر کرابوو واتە جیاوازەکەی 26 هاوڵاتی کەمی کردووە ئەمش ئەوەیە ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان هەموو ساڵێ پلانی ئەومان هەیە کە بتوانین چۆن بەرنامەڕێژی خۆمان کەین کە ئەم سامانە لەدەست نەدێن و بەرەو زەرەر و زیان نەگا ئەو تۆڕانەی کە دەستی بەسەرداگیراوە 932 تۆڕ دەستی بەسەرداگیراوە و 7 تۆڕی ساچمەواتە گشتی ئەکاتە 939 تۆڕ دەستی بەسەرداگیراوە ماسی ڕاوکراو 526 ماسی کە ڕاوکراوە ئەم ماسیانە جاری کە ئێمە دەستمان بەسەرداگرتووە و کراوەتە مزایەدەوە و ماسی ئازادکراو بەدەیان ماسی لە تۆڕەکان کراونەتەوە جاری کە گەڕێنراوەتەوە بۆ دەریا و دەریاچەکان واتە ئازاد کراون بەلەمی ئاسن نۆ بەلەم دەستی بەسەرداگیراوە و بەلەمی چوب 11 بەلەم و بەلەمی پلاستیک 2 دانە واتە کۆی گشتی کردی 23 بەلەم دەستی بەسەرداگیراوە کەڵک 4 دانە و سەوڵ 29 دانە و قولاب 155 قولاب و مەکینەی قولاب 3 دانە واتە 158 قولاب و مەکینەی قولاب دەستی بەسەرداگیراوە ئۆتۆمبیل 10 دانە ماتۆرسکیل 5 دانە کلاشکۆف 2 کلاشکۆف دەستی بەسەرداگیراوە و فیشەک 30 دانە بووە لەگەڵ یەک چەکی جۆری 11 تیر کۆڵەپشت 1 دانە و جانتا کە بەکاریان نەناوە بۆ هەڵگرتنی ئەو کەرستانی کە ڕاوی پێەکەن دەستی بەسەرداگیراوە شەدا و 7 دانە بووە